دوباره سێبارە کۆکاکەت لە سپرینجی خۆشەویست بە یادی مەحەڵتەی پێشکەشەبەت لە سپرینجی خۆشەویست بۆ یەکەمین جار لەگەڵ کاک سەباح حاجی مامۆستای خۆشەویست دەردەکەوین لە ستۆدیۆ جوانەکەی مامە زانیار کوردی خۆشەویست بە پەردە زێڕینەکانی مامە زانیار و کامیرەمانی خۆشەویست کاکمەندە دیزاین سوکەی هەموو لاکتان دانیشتوی قوڵ بکەن و فەرموو ئێوە و چەند گۆرانێک لەسەر گۆڕی کاک محەممەد بامەندی خۆشەویست کە برای کاک سەباح حاجی بوو چاومان هنرمندی دەنگ خۆش ئەی بەند بێژ و قسە خۆش ئەی هنرمندی دەنگ خۆش ئەی بەند بێژ و قسەی خۆش هەر وەکو تەحاجی ئەوازیە تێشتین نەتۆش هەر وەکو تەحاجی ئەوازیە تێشتین نەتۆش وەک خەسەسی یامەندی لەلای من تایبەتمەندی نەشیری بە وەک شەکر نەترش وەک دەرەمەندی دەرەی ئاوی دەربەندی گەورەی دڵەی مەڵبەندی لەگەڵ سەباح حاجیمە زەختی دەکەم لە بەندی لێرانە ناگرن قەدری هونەر و هونەرمەندی چەند بە فەقیری ڕۆی محەممەد بامەندی سەباح حاجی فەقیرە لە شەخسیات دەوڵەمەندی سەباح حاجی فەقیرە لە شەخسیات دەوڵەمەندی ئەی هونەرمەندی دەنگ خۆش ئەی بەند بێژ و قسە خۆش ئەی هونەرمەندی دەنگ خۆش ئەی بەند بێژ و قسە خۆش هەر وەکو تەحاجی ئەوازێ تێشتین نەتۆش هەر وەکو تەحاجی ئەوازێ تێشتین نەتۆش یادی محەممەد بابەندی یادی ئەو هونەرمەندە یادی محەممەد بابەندی ئادی ئەو هونەرمەندە ڕۆیشت و بەجێیەشین ئەی بیرت دەکەم چەندە لەگەڵ سەردار کەرکووچی تووتت دەکرد ئەو بەندە برادەری تەهابوو ڕۆژان کورد بوو ئەهەندە لەواتی بەجێ تێشتوین نەماوە خۆشی و خەندە لەواتی بەجێ تێشتوین نەماوە خۆشی و خەندە ئەی هونەرمەندی دەنگ خۆش ئەی بەند بێژ و قسەی خۆش ئەی هونەرمەندی دەنگ خۆش ئەی بەند بێژ و قسەی خۆش هەر وەکو تەحاجی ئەوازێ تێشتین نەتۆش هەر وەکو تەحاجی ئەوازێ تێشتین نەتۆش جوانە بەو کراسەمۆرە سپیە هەر دڵی لۆرە پیانە وێلێک مەکەن چاوڕەشیان قسەی قۆڕە چی بکەم دڵم تۆی دەوێ من دەزانم کرد زۆرە لە خۆمم خۆشتر دەوێ عەشقی تۆمە بەو زۆرە یادی محەممەد بامەندی سڵاو بێ ئەل لەو گۆڕە ڕۆیشت و بەجێیەشتی ئێمەش دەمرین بە نۆرە ئەو ڕۆژەم قەت نەدیمە یاخوا ببامە کۆرە لەگەڵ سەباح حاجیمە خۆشم دەوێ لەو گۆڕە بەندیدانی سویدی زلمەی وەکو ئێفۆڕە ئەگەر چاکم بۆت نەوت ئەو ددانم کلۆرە ئەگەر چاکم بۆت نەوت ئەو ددانم کلۆرە ئەی هونەرمەندی دەنگ خۆش ئەی بەند بێژ و قسە خۆش ئەی هونەرمەندی دەنگ خۆش ئەی بەند بێژ و قسە خۆش هەر وەکو تەحاجی ئەوازێ تێشتین نەتۆش هەر وەکو تەحاجی ئەوازێ تێشتین نەتۆش